ئەوانە زیاتر هی ئەو سوودمەندانن کە سوکاریان نادیارە کە خەڵکی بێلانن. ئەمڕۆ ڕۆژی گیانی بە ساڵات چوانە خانەی بە ساڵات چوانی سلێمانی مەراسیمێکی ساز کردووە تایبەت بەو بە ساڵات چوانەی کە لە ساڵی 1996ەوە هەتاکو ئەمڕۆ لەم خانەیە جانێ لەدەستداوە کەلوپەلەکانیان لێرە نمایش کراوە. ئەمەی کە هەیە لێرە لە تەزبیح و لە عینەک و سەعات و ڕادیۆ و چەند پێداویستیشی کەمن کە لێرەن و کەسانن کە بە بێکەسی لێرە سەریان ناوەتەوە. لێرە کاک زەردەشتی لێیە بەڕێوەبەری کاژێڕی خانەی بە ساڵات چوانەکە فەرمی تێرە کاک زەردەشت سڵاو لێبێت تا ئێستا چەند بە ساڵات چوو لێرە جێی لەدەستداوە. سڵاو لە بەڕێستان ئێمە دیارە وەک ماڵی بە ساڵات چوانی سلێمانی لە ساڵ لە 14 11 1996ەوە لەسەر دەستی خاتونی پایدار خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد کراوەتەوە. ئەو بەردەوام خزمەت بە ساڵات چوان کراوە تاوەکەوە کاتێک کە بە فەرمی یاسای بۆ دەرچووە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەردەوام ئەو سوودمەندانی کاتونەتە ئێرە دیارە سوودمەندی بە ساڵات چوو نەخۆشیان تیاندا بە کۆچی دوای کردووە. ئێمە تا ئێستا ئەوەی کە لەلای ئێمە تۆمار کراوە نزیکەی 160 کەسە. ئەوەی کە لە ناو ماڵی بە ساڵات چوان کۆچی دوای کردووە ئەوەی سوودمەندی بە ساڵات چوو بۆ براوە بۆ نەخۆشخانە کۆچی دوایی کردو هەمووی لەگەڵ تیمەکانمان بوون تەبان ژمارەیان نزیکەی 160 کەسە. بەڵام ئەوەی کە ئێمە ئەوڕۆ لێرە نیشانە دەین تەنها توانیمانە 154 وێنە بدۆزنەوە. ئەوەی تر سوودمەندمان هەبوو ئێوارە هاتووە شەو کۆچی دوایی کردووە وێنەی نییە یاخود نەمانتوانیە ئیتریس بەڵگەیەشی لە بەردەستمان بێ. ئێستا چەند کەس سوودمەندە لە خانەی بە ساڵات چوان؟ ئێستا حالیان لە هەردوو ڕێگە ژن و پیا و نزیکەی 60 کەسی تایە. بەڵێ ئەوەی کە هەیە دۆخیان چۆنە گوزەرانیان چۆنە تەندروستیان چۆنە؟ دۆخیان زۆر باشە چکە ئێمە لێرە بنکەی تەندروستی ماڵی بە ساڵات چوانمان هەیە پێکاتون لە چەند دکتۆرێک و ئیتر کۆمەڵێک کارمەندی پزیشکی وەکو یاردەدری پزیشکی و پەرستار و کارمەندی تر بەردەوام چاودێری تەندروستیان دەکەن ڕۆژانە تەنانەت ڕۆژە پشوەکانیش لێرە خەفارەتیان هەیە ئێشەگریان هەیە چاودێری تەندروستی سوودمەندان دەکەن. ئەوەی کە لە توانای تیمی تەندروستی خۆمان بێ ئەوە چارەسەریان بۆ دەکرێت ئەوانی تر لە هەر حالەتێکی نەخوازرا و ئیحالەی نەخۆشخانەی تایبەتمەند دەکرێن. دۆخیان زۆر باشە لێرە چاودێری تەندروستی چاودێری پاک و خاوێنیان هەروەها جگەلەوە ئەوەی کە لە هەر ماڵێک پێویستەوە خواردنە شوێنی خەوتنە جلو بەرگە بە پێی مەوسم هەموو پێداویستەکانیان بۆ دابین کراوە. ئەمانی کە لێرەیە ناسنەوە هەری یەکەوی شێیە بڵێ ئەمانی کە لێرەیە ئەوە خۆمە لە ئەگەر هەمووی کۆ بکرا بە یەکجار زۆر و بەڵام لە 2021ەوە ئەو بیرۆکەمان بوات کە کۆیان بۆیان کۆ بکەینەوە. بۆ نمونە ئەوە ڕادیۆی واحێدە لە باشە لە دوای خۆیان تەنها عینەکێک و تەزبیحێک و ڕادیۆیشیان بەجێهێشت. بڵێ خۆی ئەوەی کە کەسوکاری هەبێ جارویان ممتەلەکاتەکانی کەسوکارەکەی وەردەگرێتەوە بەجا پارە بێ هەر پێداویستیش تر بێ بەڵام ئەوی کە بێ لە خەڵکی بێلانە بێ کەلوپەلەکانی لێرە جێ دەمێنێ. ئێمەش بڕیارمان دەکەی احتفاظی پێوە بکەین لای خۆمان هەڵی بگرین. بۆ نمونە ئێستا بە ڕادیۆی یەکێک لە سوودمەندەکانە ناوی واحێدە ڕەنگە ئێستاش ئیش بکە ئیتر ئەوە من قەستە ئی سوودمەندێکە بە ناوی جەلال ئەو سەعاتە ئی سوودمەندێکی ترە بە ناوێکی تر یعنی بەڵێ چکە خۆم احتفاظم پێوە کرد. تەزبیحەکانی مەسەڵەن ئێستا ئەو گۆچانە ئی دادەیەکە کۆچی دوایی کردووە گۆچانەکەیەوە ئەو گۆچانانە هەر یەکە و ئی سوودمەندێکی ترن. گۆچانە ئەفسەری پیاوێکە بە ناوی مام کەریم ئەنی هەمووی دیارەکە هیچ چۆن ئەمانە کەسوکاریان نەهاتوون ئەمانە ژووەگەرنەوە تەنانەت ئەوانە زیاتر هی ئەو سوودمەندانن کە کەسوکاریان نادیارە کە خەڵکی بێلانن. چکەم ئەوەی کە لای ئێمە کۆچی دوایی دەکا تەرمەکەی بەڕێ دەکەین بۆ پزیشکی دادوەری لەبێ کەسوکارەکەی ئاگادارەکەن سێ وەرێگرێتەوە و هەیە کەسوکاری نییە دوای 3 مانگ لە پزیشکی دادوەری دەمێنێتەوە تەرمەکەی لەلایەن شارەوانی و بە بڕیاری بەڕێز دادوەر بە خاک دەست پێردرێ. زۆرە و حاڵەتانە بەڵێ هەیە ساڵانە لانی کەم حالەتێکی وا هەیە گەر زیاتر نەبێت. دەسەکانی خۆش سپاس بۆ بەڕێستان. بەڵێ خۆی کە ئاماژەی پێەیە ئەمە کەلوپەلی ئەو سوودمەندانن کە لە خانەی بە ساڵات چوان کۆچی دواییان کردووە و لێرە کەلوپەلەکانیان ماوەتەوە و کەس نەهاتۆ بەلایەنەوە بۆ هیوای هەمووان سەلامەت بن دایک و باوکەکان لە ماڵەکانی خۆیانە بە ئارامی سەر بنێنەوە نەگەی کە بێنە ئێرە و کەلوپەلەکانیان لێرە بێ.